پێویستمان بەوەیەکە لەگەڵ دکتۆرێکە پسپۆڕ بێت سەبارەت بە وردەکاریەکانی نەشتەرگەری تۆڕی چاو بە تایبەتی لە مناڵان و زیاتر سەرەتا باس لە هەندێک کێشاکەین لەو مناڵانەی کە زوو لە دایکە بن تووشی کێشەی چاوە بن جا دواتر ئەچێنە ئەو بابەتانی دیکە چکە ئەمە نەخۆشیەکە زۆر ئێستا هەیە بۆیە لەگەڵ دکتۆر زانا غەنی چەلەبی پزیشکی پسپۆڕی ورد لە نەشتەرگەری تۆڕی چاوی منداڵان گفتوگۆکەین بەخێر هاتی سەرچاوان دکتۆر بەخێر بێ کاک دکتۆر زۆر سپاس کاک دکتۆر لەوە دەست پێ بکەین ئێستا زۆری بە تایبەت منداڵە تازە لە دایکبووەکان دەبینین تووشی کێشەی تۆڕی چاو دەبن و تووشی نەشتەرگەری دەبن بۆچی وایە ئێستا سەرەتا پێشەچی وەکو تۆڕی چاو ئەمە دەبێ بزانین ئەوە پەردەیەکی تەنچی پێکە و ناوپۆشی ناوچاوە کە بە پرسیارە لە بینین و ئەو شانە و خانانەی تایە کە نیشانەی ئەلکترۆنی دەگۆڕێ دەیدا بەمێشکەوەی ببینین سەرەتا منداڵ کاتی دروستبوونی تۆڕی چاو لە ناو سکی دایک گەشەکەی تەواو نابێت گەشەکەی تەواو دەبێت پاش لە دایک بوون ئەوانەی ئەو منداڵانەی کەوا لە دایک دەبن و کێشیان لە چلۆ نیوە کەمترە یاخود زووتر لە دایک دەبن لە 30 هەفتەیی لە دایک دەبن لە 34 هەفتەیی لە دایک دەبن ئەوانە پێویستیان وە بەوەیە کەوا داخل بکرێن لە خەستخانە سینجیان تەواو نییە ئۆکسزیینیان دەدرێتێ لەبەر نەفەس و لەبەر سینجیان ئەو ئۆکسزیینە زیادە کە ئۆکسزیینەکی چڕە و پڕە وا دەکاتن کە گەشەی تۆڕی چاو ڕاوەستی لەبەرەوەی ئۆکسزیینەشی زۆر دەدرێتە جستەکە گەشەکە ڕادەوەستی کاتی کە نەخۆش یا منداڵ لە ناو حەزانە دەردەچی ئۆکسزیینەکە ڕادەگیرێ لە ئەنجامدا جستە یان تۆڕی چاو بەبێ ئۆکسزیین دەبینێت لە ئەنجامدا مەجموعەیەک مولولەی خوێن و خوێنبەر و خوێنهێنەری ناتەن دروست دەبێت بۆ ئەوەی تعویزی ئەو کەم ئۆکسزیینە بکاتن ئەو مولولە خوێنانە هەمووی لیک دەکات شلە دەڕژێنێت لە ئەنجامدا دەبێت هۆی دروستبوونی پەردە ئەو پەردانە ئەگەر لە خلالی 2 ڕۆژ چارەسەر نەکرێتن ئەو کاتە منداڵ تووشی دالکان و لێکترازانی و ئینفیسال شەبەکێ دەبیتن تۆڕی چاوی دادڵکێ دەبێتە هۆی کۆربوون باش دکتۆر چی بکەین دەستنیشانی نەخۆشی تۆڕی چاو لە منداڵان بکەین چۆن بتوانین بیدۆزینەوە منێکە شارەزایم نییە بەچی بزانم منداڵەکەم تووشی کێشەیەک بۆ لە تۆڕی چاوی ئێستا وەکو منەظەمەی عالەمی سەحەی عالەمی هەر منداڵێک ئەو دوو نیشانەی تێدا بێت منداڵ لە دایک و چێشی لە چلۆ نیوە کەمتر بێت منداڵ پێشوەخت لە دایک بێت ئەو دوو زۆرە دەبێت سکرینی بۆ بکرێت یعنی دەبێت پشکنینی بۆ بکرێت لە تۆڕی چاو لە خلالی 30 ڕۆژ دوای لە دایک بووم پێدەوێت پشکنینی یەکەمی زۆربەی جار منداڵ پێویستی بێک پشکنین دەبێت بۆی بزانی ئەم تۆڕە تەواوە یان تەواو نییە وەرزگاری بکەیت لە کۆرەبوون ئەو نقطەیە زۆر گرنگە یعنی ئەو ئێمە چارەسەری ئەم نەخۆشیە دەتوانین بە تەنها دەرزیەکی ناوچاو کۆتایی بە مۆزوعەکە بینین یعنی دکتۆر مەترسیەوەی هەیە کە ئەو منداڵە چاوی لە دەست بدات بۆ هەتایە بەڵێ ئەگەر ئەو پشکینە نەکرێت دوای 30 ڕۆژ لە دایک بوون ئەگەر نەخۆشیەکە نەدۆزرێتەوە ئەو منداڵە چاوی کۆرە دەبی ژیانی خۆی بە کۆرەی دەبات سەری بەڵام ئەگەر پاش 30 ڕۆژ ئەو پشکینە بۆ بکرێت نەخۆشیەکە بدۆزرێتەوە تەنها بە دەرزیەکی ینی زۆر هەرزان و زۆر ینی تێسۆکی تێدا نابێت دەتوانانی چاوی ئەو نەخۆشە ئەو منداڵ ڕزگار بکەی و ژیانێکی تەبیعی و بە چاوی خۆی بباتە سەر باشە بەڕێز دکتۆر زانایان ئەمە لە منداڵان وەکو ڕوونت کردەوە بەم شێوازە دیاری دەکرێت ئەی لە گەوران کێشەی تۆڕی چاو ئەمان چۆن دیاری دەکرێت ینی هەست پێ دەکەی ئازاری هەیە بیننت جیاواز دەبێت چۆنە تۆڕی چاو لە گەوران زۆربەی کات نەخۆشی شەکرە بە زۆری دەبێتە هۆی تێکچوون و داڕمانی دیواری مولولەکانی خوێن و خوێنبەری تۆڕی چاو لە ئەنجامدا دەبێتە هۆی لیکاندن و نەزیبوون و ئەمە بە کوردی خۆمان پێدەڵێن جەڵتە لە ناو شەبەکێ هەر نەخۆشێک شەکرەی هەبێت 5 ساڵ بەسەر نەخۆشی شەکرەی داچوو بێت هەر وەکو چۆن لە منداڵەکە گوتمان دەبێت پشکنینی بۆ بکرێت ئەو نەخۆشانەی شەکرەش کە 5 ساڵ بەسەر نەخۆشی شەکرەیان دادەڕوە دەبێت ساڵانە بەلای کەمی جارێک تۆڕی چاوی خۆیان بپشکنن لەبەرەوەی لە بیدایەت دیتن باشە ئێمە کە تەمەشای دەورە پشتی خۆمان دەکەین بە سنتەری تۆڕی چاومان تەمەشا دەکەین ئەوەش لە کاتێکی درەنگ تێک دەچێت
بەڵام لە دەورۆ پشتەکەی تۆڕی چاو نەخۆشیەکە بەدەردەکەوی پێشەوەی ئەمە چاومان تێبسی پێشەوەی چاوان ڕێمبی پێشەوەی چاوان زەعیبی پێشەوەی هەست بە تێکچوونی دیتنەکەمان بکەین هەر نەخۆشیێکی شەکرە 5 ساڵ بەسەر نەخۆشیەکەی دا تێپەڕی پێویستە پشکنینی ساڵانە بەلای کەمی ساڵ جارێک پشکنی تۆری چاوی بۆ بکرێت. باشە. دکتۆر بابینە سەر بابەتێکە هەمومان ڕۆژانە لەگەڵی مامەڵاکەینەوەیش بەکارێنانی ئامێرە زیرەکەکانە بە تایبەتی مۆبایل و ئایپاد و کۆمپیوتەر ئەگەر بۆ ئەو کەسانی کە فەرمانبەرن و کاریان لە پشتی و سیستەمانەوەیە. دکتۆر تەکنیکێک هەیە بۆ نمونە لە دوای کارکردنێکی زۆر ئێمە ئەنجامی بین بۆی کە پشوویە بدا بە چاومان بۆ دانیشتنی زۆر بوانێکە ئینزلاقیانەیە پشتیان نازارێ لە 2 سەعات جارێ هەستە پیاسێ بکە سەعاتە جارە پیاسێ بکە بۆ چاومان چی هەیە بیکەین؟ ئەو کات تاوان ئێستا شاشە بەکارهێنان زۆر بووە وش پێشان نەمایە ئێستا وەختی خۆی نەخۆش داهاتە کەنەما لە بۆ دوور ینی کێشەی هەبوو ئێستا زۆربەی کات نەخۆش داوای دیتنی نێزیک دەکات بە تایبەتی ئەو کەسانی کە لە 30 ساڵی بەسەرەوەنە ئەمە بابەتەشی کرا بەڵام بەکارهێنانی شاشە لە منداڵ و لە گەورە زۆر بووە ینی منداڵیش لە خوێندن لە قوتابخانە بەکاری دێنی لە ماڵەوە مەسەن بۆ یاریەکان بەکاری دەهێنرێ و گەورەش لە کاتی ئیشکردن هەر پێویستی بە لاپتۆپ و ئایپاد و کۆمپیوتەرە ساعاتەکانی بەکارهێنان و ڕادانیشتن بەرامبەر شاشە زۆر بووە مەسافەی شاشش مەسافەتی نێزیکە بەکارهێنانی ماوەی نێزیک مەسافەی نێزیک لە چاو دەبێتە هۆی گرژبوونی ماسوولکانی ناوەوەی چاو لە ناوەوەی چاو ماسوولکە هەیە کە گرژ دەبێتن بەوەی ئەتوت لە نێزیک ببینی ئەو ماسوولکان ئەگەر هاتو سعاتێک بەسەری داچوو ئەتوو ئەو مەسافەیە بەکارهێنا کە گرژ بوو دوایە تااقەتی نامێنێت يعني وەکو هەر ماسوولکەیەکی ناو جەستە مەسەڵەن تو تەسەوری وە بکە مەسەڵەن سعاتێک علاگەکەت لە ناو دەستت هەڵگرتیە و دەڕۆی ئەو ماسوولکانی دەستت هەمووی گرژ دەبی و ماندی دەبی تااقەتی نامێنێت چاویش ئەو ماسوولکانی تێدایە و ئەوانش تااقەتیان نامێنێت فەمن بەڕاستی لە خۆشەکانی خۆم دایمە لە ناو عیادەکەمان دەیم دائما نیو ساعت زارك ساعتك زارك ئەتو 5 دقیقە دەبی ئیسراحەتی بدەیت چاوت نەخۆش دەپرسی کو ئیسراحەتی بدەمە چاوم لە کاتی دانیشتن ئەگەر تو مەسەرەن دانیشت لە سەر مێز و کورسیەک و لە دەوامی ڕسمی دەتانی 5 دقیقە چاوت قەپاتکەی و قیچێک پاڵ بکشێ و ئیسراحەتیش بدەیت چاوت پەنجەرەکی وات هەبوو مەسەڵەن مەنزەرەکت هەبوو دەتانی ڕاورد بدەیت و تەماشای هەورەکی دوور بکەیت تەماشای مەنزەرەکی دوور بکەیت حتا قەرەبووی ئەو مەسافەی ئەو ساعتەی بکەیت کە تو چاوت لە نزیک ئیشی کردیە دەتوانی بەلایانی کەم مەسەڵەن بچی لەسەر ئاو دوم چاوت بشۆی مەسەڵەن ئیسراحەتیش بدەیت چاوت دوایە بێەوە سەر کارەکانت مهمترین شت لە مۆزوعە پرسەرکردنی کارەکە یعنی ئەتوم 3 ساعت لە سێگری دامەنیشە مەسەڵەن ئەو ئیشانە بکەی لە بەرامبەر شاشە بیکە ساعتێک جارێک 5 دقیقە ئیسراحەت پارچەی دەکەی ئەو کاتە تەمان وەکو دکتۆر باسی کرد لە پێشەوە بەکارهێنانی پلازمای شاشەی تایبەت بەکارهێنانی فلتەری و چاویلکەی تایبەت ئەوانە هەموو یارمەتی دەرە بۆ ئەوەی چاوەکان پارێزرێت هەرویستم ئەمە بکەمە پرسیار دکتۆر زانە ینی ئێستا زۆربەی ئیشەکان زۆربەمان مامەڵەمان لەگەڵ ئایپاد لەگەڵ کۆمپیوتەر ینی تەنیا ئەمانە نەبی بەشێکان ئەوانەی کە کاری کرێکاری دوکانداری دەکەن ئەمانیش ئێستا لە ڕێگەی مۆبایلەکان و مامەڵەیان بە جۆرێکی دیکە هەر لەگەڵ ئەم بابەتانە هەیە بەڕاستی بەکارهێنانی چاویلکە بەر لەوەی کە چاومان تووشی کێشەیەک بێ ینی من سەردانی پزیشکێکی بەڕێزی وەکو جەنابە دەکەم دەڵم چاوم کێشەی نییە بەڕاستی بینینم هیچ کێشەی نیە بەڵام من ڕۆژانە زۆر لەسەر کۆمپیوتەر کار دەکەم زۆر مۆبایل بەکاردێنم هیچ شتێک هەیە با بڵێن چاویلکەیەکی تایبەت هەیە بەوەی کە بتپارێزێ بەخۆی ئەمن زۆر جار لە خۆشەکانم پێیان دەم یعنی بخۆی ملەتیمە کۆمەلگەیمە دژی چاویلکە دکتۆر من یەکێکم لەوانە ئافرەتەکان بە تایبەتی یعنی چاویلکە لە چاو ناکەم پیاوەکانیش لە عینەشی شەمسیش لە چاو ناکەم من برادەرەکەم هەبوو ئەمریکی بوو هات ڕۆژێک سەردانمانی کرد لە کوردستان گوتی شتەشی غەریب دەبینم لەو ملەتەی پیاسەی کرد و گەڕا و سوڕا بوو هەولێرێ گوتم چییە گوتی ئەو ڕۆژێنگۆ نیوەی ئەو ڕۆژێنگۆ ئەو قووەتەی ڕۆژینگۆ هاوین بوو ئەو کاتی کات لەکن من نییە بەس ئەتوو لەسەر زادەی کەسی نابینی عینەکی شەمسی و عینەکی ڕۆژ دژ بە خۆر لە چاو نەکە کەچی ئەو ڕۆژە بەقوتەوە ئەو خۆرە بەقوتەنگۆ کەسیش لە چاو ناکاتن سەر زادە ملەتەکە دژیتی یعنی ئەو سەقافەیە نییە بەخۆی چاو ئۆرگانێکی داخلیە یعنی مەسەڵەن وەکو جەرگ و وەکو گەدە و وەکو دڵ ئۆرگانێکە لە ناو جستەیە ئەوەی دەیپارێزی تەنها پێشی کراوەتەوە تەنها تەبقەیەکی تەنشی فرمێسکە دەیپارێزی یعنی کو ئێستا تو زگت بدەڕێنی زەرگت بکەی و لەسەر زادێ بڕۆی چاوی ژەوهایە پێشی چاوی کرایتەوە بەڵام ئۆرگانێکی داخلیەوە ئەوەی دەیپارێزی تەنها تەبقەی تەنشی فرمێسکە تەبقەی تەنشی چەوریە
فزۆر پێویستە ینی ئەگەر هیچ عیبت نەبی چاویش زعیب نەبی ئەتو چاویەکەی دژەخۆر بەکاربینی بەلای کەم کاتی کە دەچێەوە دەرەوەی ماڵ پێویستە ئەتو چاویەکەی فلتەر بەکاربینی ئەگەر تو تعامل لەگەر شاشەی دەکەی بۆ ماوەیەکی دوور درێژ ئەوانە ضرورە بەڕاستی لە بۆ ئۆرگانێک کە تو ئۆرگانیش داخلی ئەسڵەن و لە کەش و هەوای دەورا پشت بیپارێزی. باشە دکتۆر یەک پرسیارم هەیە گەر بە کورتیش وەڵام بیتەوە هەندێک قەترە هەیە وەکو چۆن کرێمی شێدارکەرەوەی دەست هەیە دەستی پێشێدارەکەیتەوە پێستی پێشێدارەکەی بۆ چاویش هەمان قەترە بەکارهێنێت ئایا پێویستی بە ڕاوێژی پزیشکە وەکو جەنابتان بینەلاتان داوا بکەین قەترەمان بۆ بنووسری یان خۆمان ئەتوانین لە هەر دەرمانخانەیەک بەکاری بێنین و ئاسایی و چەند جارێکیشە بێ بەکاری بێنین. ئەمن بەڕاستی دژی بەکارهێنانی قەترەمە سەربەخۆ ینی چونکە هەموو قەترەکان مەوادی کیمیاییان تێدایە مەوادی حافزیان تێدایە و زۆر کەسیش هەیە حساسە ساوی بەرامبەر ئەو ماوەدانە و ئەگەر شتێک پێویستیش نەبی زیادەکەشی وەچی کەمەکەیە مەسەن زۆر کەس هاتیتە لام گەنجە هاتیە قەترەی فرمێسک بەکاردێنی دەڵێم لەوە بەکاردێنی دەڵێ وەڵام من لە بۆ چاو خاوێنکردنەوە بەکاردێنم ئەمن دەمێ بزانم یعنی بزانین چاو خاوێنکردنەوە جسم بەخۆی دەیکە ینی ئەتو کاتی کە چاوت قەپال دەکەیتەوە ئەمە پێ دەڵێن بلینک ینی ئەوەی تروکاندنی چاو ئەتو کاتێک لە خلال دقەت بەبێەوەی ئەتو ئاگال دەبی حازە جار کە چاو دەتروکێ ئەو چاوت غەسڵ دەکرێت ئەو فرمێسکەی خۆشت هیچ شتێک نییە تعویزی کاتەوە لەبەرەوەی فرمێسکی خۆمان لە زستان نەوع پێکاتەچی هەیە لە هاوین نەوع پێکاتەچی هەیە بە شەو نەوع پێکاتەچی هەیە بە ڕۆژ نەوع پێکاتەچی هەیە یعنی ئەتو ئەگەر بتەوێت قەترەی فرمێسکی بەکاربینی وەکو فرمێسکی خۆت دەبی احتیمالە 100 قەترە لابی حتا تو تعویزی فرمێسکی خۆت بکەیت بەڵام فرمێسکی خۆت هەیە فرمێسکی خۆت معاملەکەی ئیش دەکات ئەتو ئەکاتی کە فرمێسکی لە دەرێت بتێ دەکەی ئەتو بە معاملەکەی خۆت دەری ڕاوەستە یعنی مێشک یازی ناداتە معاملەکەی فرمێسکی خۆت دروستکە کە بەهایەکە و قیمەتەکەی هیچ شتێک تعویز نابتەوە ینی ئەو دژە تەنانەی کە لەناو فرمێسکی خۆت هەیە لە هیچ قەترەی صناعی نییە ئەمە کاتێک فرمێسکی صناعی بەکاردێنین لە بۆ نەخۆشێک فرمێسکی خۆی دروست ناوی نەخۆشی هەیە نەخۆشی مەناعی هەیە گەوی گەیشتوتە تەمەنێک مەسەلەن جستەکان و ڕژێنەکانی ڕاوەستایە ئەتوو دەتەوێت چاوەکە لە وشک بوون بپارێزی قەترەی دەدنووسی لەبەوەی کە لە درەوە تێبکا بۆەوەی وشک نەبێت نەک ئەتوو کابرایەکی گەنجی و هەموو ڕژێنەکانت ئیش دەکا هەموو ڕژێنەکان ئیش دەکا ئەتوو بچی دژەتەنی فرمێسکی دەدرێ بکاربین ئەمە بەڕاستی تەژیع ناکەم بە هیچ نەوەک بەبێ پرسی پزیشک هیچ قەترەک هیچ نەوە قەتر بەکاربێت ڕاستی دکتۆر من زانیاری زۆر گرنگ نەزانیاری زۆر ئێستاوای هاتی وەکو شەکرۆکە ینی بەداخەوە ینی هەندێک دکتۆرەکانیش ینی فێر بوون مەسەڵەن نەخۆشێک دێتە سەردانیان دەکات هیچی نەبیتن ئەو قەترەی لۆ دەنووسن پێ بە نەخۆشەکەش تێدەگەین ئەو قەترەی تعقیمە ینی تعقیمی چ مەسەڵەن تو چاو خۆی تعقیم دەکات بۆ پێویستیشی پێ نییە یعنی تو بالعکس زەرری دەدێت ئەزیەتی دەدێت ئەتو بە ڕۆژێنی کابرای دەرەی ڕاوەستە ئیش مەکە هێواشەوەش دەپوکێتەوە بەڕێز دکتۆر زاناغانی چەلەبی زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵمان بووی.